سڵاوتان لێبێ بەڕێزان لە مێژووی کووردا هاوشانی سیاست هونەر ڕۆڵی خۆی هەبووە لە بەرەکانی جەنگدا لە ناو شارەکاندا هەمیشە سرودی هونەرمەندان بەشێک بووە لە مێژووی خەباتی کورد و بەرخۆدانی کورد. ئەمڕۆ دەمانوێت قسە بکەین لەسەر گرنگی سرود لە قۆناغی ئێستای کورد و پێویستی ئەو سرودانەی کە ئێستا دەبینین لە زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندن لە زۆربەی میدیاکاندا سرود بڵاو دەکرێتەوە تا چەند گرنگە و تا چەند سرود لە ئێستادا ڕۆڵی خۆی دەبینێت وەک پێشمەرگەیەک لە بەرەکانی جەنگدا. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە هونەرمەندی ناوداری کورد ناسر ڕێزازی میوانی ئینارتیە زۆر بەخێری کاک ناسر. قوربان سپاس بۆ جەنابەت. مێژووی کورد بەتایبەتی مێژووی هاوچەرخ لەگەڵ گۆڕانکاریەکان ئەگەر بەدەر بووایە لە سرود ئەگە سرودی لێ دەرکەین هیچی دەگۆڕی لە دۆخەکە کورد دەگەشت بە ئێستا؟ نا من پێم وانە چونکو پێشتریش من ئەوم باس کردەوە و تومان نزیکەی زیاتر لە 30 شۆڕشی نەتەوەی کورد لە خوێندا گەوزاوە. بەڵام تەنیا شتێک کە توانیوێتی زمانی کوردی ڕابگرێت تەنیا شتێک کە توانیوێتی نەتەوەی کورد بە زیندوی ڕابگرێ گۆرانی کوردی بووە بە گشتی نەک تەنیا سرود، یعنی هەر لە بیت و گاتاکانەوە بگرین هەتا دەگاتە ئەمڕۆ. من پێم وابێ ئەگەر ئەوە نەبووە نەخێر. هیچ مێژوویەک هەیە بۆ سرود بە نووسرا و یان بەڵگەیەکی مێژووی کە هەبێت سرود دەگەڕێتەوە بۆ چەند ساڵ پێشستا لە ناو کووردا؟ بەڵێ بەو جۆرەی کە لە گاتاکانی زەردەشتا هاتووە هەر هەمان سروتە کە کۆتاییەکەی بە تێتەوەەوە بێ سروتی ئاینی؟ بەڵێ سروتی ئاینی گاتاکانی زەردەشت. بەڵام چونکو بەداخەوە کورد خاوەنی دەسەڵات نەبووە فارسەکان ئەم وشەیان بردووە بەرامبەر بە مارشیش دایان ناوە تێدەگەی. بەڵام ئەم سرودە خۆی بەڕاستیدا یەکێک بووە لە گۆرانی ئاینیەکانی سەردەمی زەردەشت ڕەنگە یەکێکیش بوو بێ لە 5 فەرزەی یان پێنجەمەنی عیبادەتەکەیان. بەڵام لێرەدا کێشەیەکە کێشەکە ئەوەیە وەک باسم کرد چونکو کورد نەیتوانیوە بە دوای ئەم شتانەدا بڕوە یان بندەست بووە بەداخەوە بەو سروتە یان بەو گۆرانیانە وتراون گۆرانی نامسڵمانانەوە وشەی گۆرانیش کە هەر گاورانیە هەر لەوەوە وەرگیراوە. من کۆنترین سرودی کوردیم لەلایە کە هی 900 ساڵی لەمەوە پێشە باوە هندووی هەورامی کە یەکێک لە موریدەکانی شاخۆشین بووە ئەم سرودەی وتووە تەنیا بەداخەوە هۆنراوەکەی ماوەتەواڵێ ئەسڵمەنجە کورد ئەسڵمەنجە کورد بابۆم کوردەنان ئەسڵمەنجە کورد من ئەو کوردەنان چەنی دەستەی کرد گرۆهی سپای دوژمن کردو هورد. ئەمە کەس نازانێ مێلۆدیەکەیان ئاوازەکەی ماوە یاننا. بەڵام من پێم وایە ئەگەر لە ناو یارسانەکاندا بە تایبەت یارسانەکاندا بۆی بگەڕێی دوور نییە بتانی ئەم هۆنراوەیە ببینیتەوە. پاشان لە سەردەمی مادەکاندا ئاماژە بە سرود کراوە. دوو دەستە لە سەردەمی مادەکاندا بەڕێوەبەری کاروباری وڵات بوون، یەکێکیان مۆغەکان بوو یەکێکیان بۆغەکان. ئەمانە هەر کامێکیان خۆیان دەستەی موزیکیان هەبووە هەم بۆ کاتی شەڕ چونکو هێرودۆت باسیەکە گزنفۆنیش لە گەڕانەوەی 12 سوارەکەی یۆناندا هەر باسی دەکا ئەڵێ کاتێ هێرش کوردەکان ئەلبەتە ئەو بەناو کاردۆخیەکان باسییان دەکا ئەڵێ کاتێ هێرشیان کردە سەرمان لە چیاکانی ماد سرودێکیان دەگوت پرجۆش و خۆش بەڵام نەڕیتمی هەبوو نەمیزان. ئینسان کاتێک بە شوێن ئەمەدا دەڕوات دوور نییە هەر هەمان ئەو لاوک و حەیرانە بێ کە ئەمڕۆ لە کوردستاندا ماوەتەوە. دیارە بیت دایکی هەمویانە ئەم چوار کۆڵەکە سەر بە بیتە هۆرە لە هەمویان کۆنترا کە ئەویش هەر یەکێک بووە لە گۆرانیەکانی عیبادەتی سەردەمی زەردەشت. پاشان لاوک حەیران سیاچەمانە ئەم چوارە ماوەتەوە ئەمڕۆ. لەبارەی ئەم سرودەی کە کۆنترین سرود بێت هیچ لێکۆڵینەوەی کراوە کەسانێک هەن کە بەدوای ئەوە چوو بێتن کە ئایامە سرود بۆ وتراوەتەوە؟ بەڵێ کاک ئەیوب ڕۆستەم یەکێک لەو کەسانەیە جارێ من ئەوم لەو وەرگرتووە کاک ئەیوب ڕۆستەم یەکێک لەو کەسانەیە کە لەسەر ئاینی یارسان لێکۆڵینەوەیەکی زۆری کردووە زۆر شارەزایە ئەمانە زۆر بە باشی دەزانێ. ئێمە بڕیارمانداوە پێکەوە ئەگەر بتوانین ئەمانە هەمووی کۆ بکەینەوە بیکەین بە دەفتەرێک. لێرەشدا شتێکی دیکەشت پێ بڵێم سرود وەکو مارش کاتی خۆی لە فەرەنسا شەڕی یەکەم و شەڕی دووەمی جیهانی کاتێک کە سەربازەکان ویستویانە بڕۆن بۆ شەڕ بەیانیان یەکێک بە ناو مارشیلەز سەربازەکانی کۆ کردوێتەوە سرودێکی نەتەوەیی ئەو کاتەی بە زمانی فەرەنسەی وتووە موزیکشی لەگەڵ نەبووە
هەر لە مێزەکەیان داوە و یان بەپا ئەم سرودیان وتووە ئەم مارشە وەکو مارشی نەتەوەیی وردە وردە ڕێگەی کوتا ناو وڵاتانی دیکە هاتە تورکیا لە ناو تورکیەشەوە هاتە ناو باشووری کوردستان ئەگەر سرود وەکو ماش حسابی بکەین دەنا سرود دوایی دابەش دەبێ گۆرانی شۆڕژگێڕی جیاوازە سرود وەکو سرودی شۆڕژگێڕی جیاوازە تەنانەت مەقامی شۆڕژگێڕیشمان هەیە ئەگەر باس لە مێژووی هاوچەرخی کورد بکەین هەمیشە ئەدەبی شۆڕژگێڕی هەبووە شەعر هەبووە بۆ شۆڕژ وتراوە بۆ نەتەوەی کورد بۆ زۆرجار دەوترێت حزب یان ئەوەی کە چوو بێتە ناو ڕێخستنیەکەوە ئەمان داهێنەری سرود بوون ئەم قسەیە هەیە لەوەتەی شۆڕش هەبووە جەنگ هەبووە لەگەڵ دوژمندا لە ناو کووردا نەخێر من پێم وانە ئەم حیزبانەی تا حسابی کە پێش شۆڕشی بارزانی نەمر و شێخ مەحموودی نەمریش هی ئەوان بوو بێت ڕەنگە وشەی حزبیش نەبێت مامۆستانی ئەوەی کە پەیوەندی بە شۆڕشاوێک هەبێت یان شوێنێک کە وەکو سنتەرێک بێت بۆ دروستکردنی سرودیان ئەمە جوهدێکی هونەرمەندەکان خۆیان بووە لە کۆنەوە تا ئێستا کە کاریان لەسەر سرود کردووە کامیان ڕاستە ئەمە ڕاستە من ئەتوانم نمونە بۆ بێنمە وەکو شاعر حاجی قادری کۆی یەکێک لەو کەسانەیە کە هۆنراوەی نەتەوەیی هەیە هۆنراوەی نەتەوەیی هەیەڵێ هەر کوردە لە بینی کولی میلەت بێ بەهرە لە خوێندن و کتابەت بێگانە لە تەرجمەی زبانی ئەسراری کتێبی خەڵکی زانی یەکسەر عولەما درشت وردی نایخوێننەوە دوو حرفی کوردی یان شعرێکی تری هەیەڵێ ئەگەر کوردێک زمانی خۆی نەزانی ئەگەر کوردێک زمانی خۆی نەزانی محققداکی حیزە و بابی زانی ببوورێنی تشیاری حاجی قادری کۆی یا و کاتە ئاوەها بووە ئەگەر تۆهینیشی بە ژنیا پیا و تێدا هەبوو بێت ئەگەر کوردێک زمانی خۆی نەزانی محققداکی حیزە و بابی زانی وەرە بۆت باس وەرە بەداخەوەی سەر شعرەکەم باش لەبیر نییە لەوێدا ئەویش وەکو هۆنراوەیەکی نەتەوەیی باسی ئەوە دەکات کە چ کەسێک چ تیرەیەک لە کوردستانە زەرریان لە نەتەوەی کوردەوە ببینەوە سەر پرسیارەکە من پێم وابێ گۆرانی بێژ هەبووە شاعر هەبووە کە ئەمانە بە تاک و تەنیا زۆر کاریگەریان هەبووە بەسەر لانی کەم شۆڕشەکانی نەتەوەی کوردەوە بۆ نمونە ڕەحمان بەکر یەکێک لەو کەسانەیە کە کاتی خۆی لە سەردەمی مزەفەرەدین شا ناوی توحفەی مزەفەریەیە کابرای ئەڵمانی ئۆسکارمان هاتۆتە کوردستان توحفەی مزەفەریە کۆ کردوێتەوە بڕۆ لە ناو توحفەی مزەفەریە ئەو شتێک کە جەنابەت باسیەکەی هەیە من پێم وابێ ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ کاری تاکە کەسی گۆرانی بێژ و بیت بێژ و بە تایبەت شاعر چونکو پێش حاجی قادری کۆی ئێمە ئەحمەدی خانیمان هەیە فەقێ تەیرانمان هەیە کە هۆنراوەکانی ئەوانیش زۆریان نەتەوەین هەتا دەگاتە قانع و شاعرەکانی دیکە قانع یەک دنیا شعری نەتەوەی هەیە لە سەردەمێکیشدا سەرە دووست دەبێ مامۆستا بۆ ئەم هەموو سرودە هەیە چ نەتەوەیەک هێندەی کورد سرودی هەبووە ئەمە پەیوەندی بەچیەوە هۆکار چییە کە کورد سرودی زۆر هەیە پرسیارێکی جوانە من زۆر جار بیر لەوە کەمەوە ئەڵم چ شتێک میلەتی کوردی هێشتۆتەوە بۆ هەتاوەکو ئەمڕۆ ئەم هەموو نەتەوەیە لە تورکیا و لە وڵاتەکانی تردا تێدا چوون بەڵام هەرتەنیا کوردە ماوەتەوە من پێم وابێ نەتەوەی کورد خسڵەتی یان چۆن بڵێم ئەسەن بوونی ئەم نەتەوەی جۆرێک کە کاتێک کە ئەکەوێتە تەنگانەوە زیاتر ئیش دەکات من پێم وایە بۆ ئەوەیە کە هەمیشە بندەست بووە تۆ چاوی لێ بکە ئەگەر ئێمە لە سەردەمی مادەکانەوە هەتاکو ئەمڕۆ بمانوێ مێژووی کورد بنووسینەوە مێژووی کورد لەباری سیاسیەوە لەباری هونەریەوە لەباری ئەدەبیەوە لە دوای مادەکان و ساسانیەکان هیچی ترمان نییە هەتا دەگاتە 90 ساڵی پێش بۆیە سرودی زۆرە بەڕاستی لەبەر ئەوەیە کە میلەتی کورد میلەتێکی بێکەس بووە میلەتێکی بندەست بووە میلەتێک بووە هەمیشە گۆشتی دەمی تۆپ بووە لە نێوان داگیرکەرانی کوردستانە من لێرە ئاماژە بە شتێک بکەم کاتی خۆی سوڵتان عەبدولحەمید کە لە شەڕی سەفەوی ئەگەرێتەوە بۆ ئستانبولیان ئەدرنە دایکی لێ دەپرسێت دەڵێ ڕۆڵێکیان تۆ چۆن ناترسی هەروە هاتووی لە ئەدرنە دانیشتووی ئەڵێ دایکیان هیچ خەم مەخۆ مەترسە من لە بینی سەفەوی و عوسمانیە دیوارێکم لە گۆشت و خوێن دروست کردووە ئەڵێ ئەو دیوارە چی ئەڵێ ئەو دیوارە کوردەکانن دەسەڵاتی ئەو ناوچانەی داوەتە دەست میلنشینە کوردەکان هەمیشە کورد گۆشتی دەمی تۆ بووە ئەمە وای کردووە کە ئەم هەمووە سرودە هەبێ ئەم هەمووە گۆرانیە شۆڕژگێڕی هەبێ بۆ ئەوەی کە حەزی کردووە بە مافی خۆی بگات حەزی کردووە وە کاتێک کە دیوێتی ڕۆڵەکانی شەڕەکەن کاتێک کە دیوێتی گەلەکەی بۆ ماف بۆ ڕزگاری بەرگری لە نەتەوەیەکەن پێم وابێ ئەمانە خوڵقاون
هەندێک جار سنوور چۆتە قاڵبی ئەوەی کە پەیامی حەزبێک بگەێنێت نەک نەتەوەیەک ئەمە کاریگەری ئەو تۆی هەبووە لەسەر ئەو لێک ترازانەی کە باز دەکرێت کە حەزبەکان هەندێک جار دروستی دەکەن تۆمەت ئاراستی ئەوان دەکرێت خۆی ڕاستەوە بەشێکی ڕاستە ئێمە بمانەوە نەمانەوەی حەزب ئامرازە هیچ نەتەوەیەک بەبێ حەزب و ڕێکراو سەر ناکەوێ ئەمە ڕاستە تێدەگەی من نازانم پرسیارەکە دەگەر پرسیارەکەم ئەوەیە ترکەیتەوە زۆر جا سرود تەنها ڕۆڵی ئەوەی هەبووە پەیامی حەزبێک بگەێنێت زمان حاڵی حەزبێک بێت نەک نەتەوەیەک ڕاستە ئێمە بۆ خۆمان بۆ نمونە ئەتوانم ئاماژە بە بوونی من و کاک نەجمەدینی غوڵامی و شەید جەمالی موفتی و هەتا کەریمی بلووری و کاک تایری خەلیلی و چەند کەسێکی تر ئێمە کاتی خۆی تووشی ئەمە بووین بەڵێ مەسەلەن بۆ نمونێمە لە ناو کۆمەڵەدا بووین جیاواز لە هەندێک سرودی نەتەوەی دیارە ئەو کاتە بەداخەوە کەم بوو ئەوان سرودی نەتەوەیان قبول نەبوو بۆ نمونە سرودی ئەنتەرناسیۆناڵیان قبول بوو کە سرودێکی جیهانی بوو یان سرودێکیانەوەت کە پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان ئێمە ڕەخنەمان لێگرتمان باشە کۆمەڵە ئازایە کۆمەڵە خۆب حزبێکی ڕێکوپێکە لە کوردستان ئیشی باشی کردووە بەڵام بۆ ئەبێت تەنیا پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵا بنێ پێشمەرگەی حزبەکانی دیکە وەک تەنەکەن نا ئەمە هەبووە ئەمە ڕوویداوە زۆر جار گۆرانی بێژێک شتێکی وتووە ناچار بووە چونکە لە ناو حزبەکەدا بووە کلێڵێ ئەوان بووە بێ بە مڵکی ئەو حزبە بەڵام بە هەر حاڵ دیسان هەر مڵکی کوردستانە مڵکی نەتەوەی ئەگەر لەسەر قۆناغی ئێستا قسە بکەین ئەم جەنگەی کە هەندێک وا دەڵێن کە بەرۆکی کوردی گرتووە بە زۆر تا چەند ئێستا کورد پێویستی بە سرودە و دەبینن سرود هەیە بەڵام کورد پێویستی پێێتی گرنگە بۆ ئێستا سرود هەبێ بەڵێ 100% من پێم وایە زۆریش پێویستە بەڵام بەداخەوە ئەمڕۆ پاشاگردانیەک دروست بووە لە کوردستان کە هەر کەس هەڵە سێ و سرود ئەڵێتیان سرود دەخوێنێت من دژی نیم بەڵام سرود خوێندن کاری هەموو کەسێک نییە یعنی ئەگە بە خراپ بووترێ کاریگەری دەبێت 100% سرود هەیە هۆنراوەکەی هەندێک جار باش نییە ئەگە تۆ بیری لێ بکەیتەوەستە بەداخەوە من هەندێشتم ئامادە کرد بە جێم هێشت بیهێنم هەندێک سرود هەیە ناوەڕۆکی سرودەکە زەرە لە ئێمە ئەدات سرودی نەتەوەی شتێکی ترە سرودێک کە هێرش بەرێ شتێکی ترە سرودێک کە بەرگری بکات مقاومە بکات ئەوە شتێکی دیکەیە من پێم وا بێ ئەبێ ئەو کەسەی کە سروددا ئەنێ دەبێت زۆر وریای ئەم شتانە بێت تۆ کە ئەگەر بە پێشمەرگەدا هەڵ دەڵێ ئەبێ بزانی چۆن باسی قارەمانەتی پێشمەرگە ئەەکەی ئەگەر تەوس و توانجیش لە دوژمنەکەت دەدەی ئەبێ بزانی چۆن تەوس و توانجی لە دەدەی کارێکی وانەکەی کە بە شتێکی خراپ بێ بە ماڵ بەسەرتەوە ئەمانە زۆر زۆر گرنگن بۆ نمونە ئەمڕۆ هەندێک سرود بڵاو دەبێتەوە کە من پێم وابێ ئاوازدانەرەکە دەنگی سرود خوێنەکە ناناسێ نازانێ ئەم ئاوازە بۆ دەنگی کێ باشە شەرت نییە هەموو گۆرانی بێژێکە گەر دەنگیشی خۆش بێت بتوانێت سرود بڵێ سرود دەنگێکی حماسی دەنگێکی نێر دەنگێکی هێرشبەری پێویستە کاتی خۆی شوان پەروەر کاتی خۆی نەک ئیستا کاتی خۆی شوان پەروەر یەکێک لەو کەسانە بوو کە سرودەکانی حەشریە کرد کاک حەمەدجەزای کۆچ کردو هەروەها وەک سلێمانی دەڵێ ئەی بە پیاو باسی خۆی بکە من باسی کاک نەجمەدینی غوڵامی یەکەم باسی ئەو سرودەی کاکتایرەکەم یان لالۆ ڕەنجە کاتی خۆی سرودێکی گوت هەرچەند ئەوان بێوەفا ناوی ئێمە نابن وازانن سرود خوێن هەر تەنیا شوانە و کاک لالۆ ناوان نییە بەڵام ئەبێ بزانی چیەکەی هەر شتێک قاعدە و بنەمای خۆی هەیە ئێستا هێندەی شەڕی وێنەیە ڕەنگە وەکو ئەو سەردەمە نەبێت کە تەنها گۆرانی بێژێک دەنگی خۆی ڕکۆرد دەکرد تۆماری دەکرد و بڵاو دەکرایەوە ئێستا دەوترێت لە جیهاندا وێنە ڕۆڵی خۆی دەبینێ هەموو کەسێک لە وێنە تێدەگات پێتوانیە وێنە ئێستا جێگەی سرودی گرتە بێتە بۆی کە ئەوەی لە هوەری بەگشتی لە هوەر قسەی لەسەر دەگە کلیپ بۆ نمونە ئەو وێنانەی کە دەگیرێن بۆیە وای کردووە کە ئەو سرودە هێندە بەهای نەبێ وەک خۆ دەڵێ و دواتر دەمەوێت لە قسە لەسەرەوەم بۆ بکەی کە کێ بەرپرسە لە پاشاگردانی وەک خۆت ئاوان ناوی لێ نەدەنی من پێشتریش باسم کردو ئێستاش دەڵێم دژی وێنم بۆ گۆرانی بۆ سرود ئەزانی بۆچی وێنە لە تەلەڤیزیۆندا بڵێن دەنگ و ڕنگ دەنگ بەجیا ڕەنگیش بەجیا تەسویر و سەدا ئەم تەسویریان ڕەنگە وات لێ ئەکا کە هەستت دابەشەکە بەڵام بۆ ئێستا وێنەکانی جەنگ بوون بە خامێک بۆ کلیپەکان ئەوە جیاواز بڵێ ئەوە شتێکی دیکەیە ڕاستە ئەوە ئەیکەی بە خۆراک بۆ کلیپەکەت بەڵام
ئەگەر بە تەنیا گوێت جاران تەسویریان ڕنگ نەبوو گۆرانی بێژیان ئەو کەسێک کە سرودێکی دەگوت باشتر ئەچووە مێشک. بەڵام ئەمڕۆ ئەبینی وان نییە هەستەکەت بەهۆی ڕەنگەکەەوە یان تەسویرەکەەوە دابش دەبێت. جارێک کۆمەڵی کچیان هێناوە سرود دەخوێنن یەک دنیا ئاڵتونیان کردو بە خۆیانە. ئەمە چییە؟ ئەمە باش نییە. پاشان کۆمەڵێکی ژیان هێناوە کە کۆرس جواب بدەنەوە هیچ کامیان دەنگیان بۆ ئەوە نابێت کە کۆرسی سرود جواب بدەنەوە. کاتی خۆی ئێمە لە ناو کۆمەڵە کە سرودی سڵاو پێشمەرگە کە هۆنراوەی کاک فاتحی شێخەل ئیسلامیە کە بە چاوە بە ناوبانگە دەیان کێشە و مناقەشە دروست بوو کە ئەبێژن ئەو سرودە بڵێ مەرزیە خوێندی دەنگێکی باشی هەبوو. بەڵام دیسان بۆ ئەوەی کە سرودەکە حەماسی تر بێ باشتر بێ ئێمە چیمان کرد؟ من خۆم دەنگم خستە پشتی لە کۆرسەکەیدا بەشداریمان کرد. بڵێ کاریگەری هەیە من حەزەکەم لێرەدا نمونەت بۆ بگەڕمەوە کە ئەمە تەسویریان بڵێن تەلەڤیزیۆن چەندێک کاریگەری هەیە. جاران ئەمریکا بە تەلەڤیزیۆن بە فیلم کولتوری خۆی بردە هەموو شوێنێکی دوورکەوتوی دنیا. ئەمڕۆ کێ ئەم دەورە ئەبینە تورکیا؟ تورکیا دەورێکی زۆر گرینگە بێنی بزانە تورکیا بە دراماکانی چی دەکا. تورکیا جیاواز لە دراما کە ئەمڕۆ زیاتر لە 40 فیلمیان درامای ها بەسەر شاشەوە هەموو وڵاتە عەرەبیەکان وڵاتی فارس کە هەر سێمان هەیە بێ دایبنێن ئێران و تاجیکستان و بەشێک ئەفغانستان کوردی قوربەسەری بێچارە کە ئەویش وەرگێڕاوەکانی تمشاکە تا لەم دواییانەدا جیم کورد خەریکن ئەکەن بە کوردی. ئەمانە هەمووی کاریگەری هەبوو. باشە کاریگەری زۆر باشیشی هەبوو. بەڵام بەداخەوە من لێرەدا ڕەخنە لە تەلەڤیزیۆنەکان ئەگرم. تەلەڤیزیۆنەکان یارمەتی نادەن. پارە بۆ هەندێشت سەرفەکەن یانێ ئەو تێچوونەی کە ئەوان دایانن بۆ هەندێشت بەڕاستی بای ئەوە نییە. من لەگەڵ ڕێزم ناوی کەس نابم. بەڵام برادێکیان هێناوە لە مەیدانێکی هەرە گەورە کۆپتەرێکیان هێناوە و زیاتر لە 4-5 مناڵ و خەڵکیان هێناوە لێدایانناوە بۆچی؟ ئەوە دەنگی سرودە. من ڕێزم هەیە بۆی دەستی خۆش بێ خراپ نییە. بەڵام جارێکی تریش ئەڵێم سرود ئاوها ناوترێت. سرود ئەبێ کەسێک بیڵێت کە شارەزا بێت تێیدا. جاران بە قامکەکانی دەست کەس هەبوون کە سرودیان دەخوێن. سرود ئەگەر بڕۆین بناغەکەی لە سەردەمی کۆماری کوردستانە لە مەهاباد 1-2 سرود وتراوە. دواتر لە سەردەمی شێخ مەحموودا تاریکە هێشتا هیچ شتێکمان بۆ ڕوون نەبووەتەوە تا ئەگاتە سەردەمی شۆڕشی بارزانی ئەو هەموو سرودە جوانانە تۆمار کراوە. دوای ئەو شۆڕشی نوێ ئەو هەموو سرودە جوانانە تۆمار کراون. بەڵام ئەمڕۆ بە شێوەیەک بۆتە پاشاگەردانی کە من پێم وایە هەموویشی خەتای تەلەڤیزیۆنەکان نین. هونەر بۆتە مەیدانێکی بەربڵاو دەیان ستۆدیۆی تێدایە سلێمانی و هەولێر و دەرەوەی وڵات هونەر کارێکی ئازادە هەر کەسێک بە کەیف و بە مرخی خۆی هەڵەسێکار ئەگەر ناتوانانی بەریانی بێت کێ لێ بەرپرسە؟ من پێم وابێت تەلەڤیزیۆنەکان یەکەم تەلەڤیزیۆنەکان بەرپرسن. ئەو ناوەندە ئەکادمی و حکوومەتی هەرێم و حزبەکان ئەمانە بەرپرسنی لێ هەر باسی مەکە باسی چی بکەین باسی حزبی چی بکەین. من ئەوە تا 3 دانە سرودم ئامادەیە بەڵێ نە دەسەڵاتی کوردستان نە حزبەکان هیچ کامیان بایەخ بۆ شتانە نادەن. من 3 دانە سرودم ئامادەیە شوێن نەماوە دەرگای بۆ نەکوتم لەگەڵ چەندین تەلەڤیزیۆن جوابیان نەدامەوە ڕۆشتم بە هەر شێوەیەک بوو پارەم بۆ پەیدا کرد. بەرحاڵ ئیستا بزانم ئەگەر مەسەنەن ئێوە بڵاوی ناکەنەوە ئەڕۆم بۆ کوردستان تیوی کوردستان تیوی وەڵام دراویتەوە کە بەڵێ کێشە پارەیە جوابت نادەنەوە جوابت نادەنەوە کەچی مەسرەفی وا ئەکەن بۆ شتی دیکە کە زۆرم پێسەیرە چۆن ئەبێ ئاوەها بێت. هەر ناکرێت سرودێک بۆترێتەوە پێویستی بە پارێکی وانە بێت دەبێ پێویستی بە پارە بێ پێویستە چونکو لەکوێ تۆماریەکەی کاکە هیچ نەبێت ستۆدیۆیەکت پێویستی سە من 3 سرودم ئامادەیە یەکێکیان دوانی سرودە یەکێکیان گۆرانی شۆڕژێریە بۆ کۆبان و شنگال یەکێک لە سرودەکان بۆ ئەوەی کە پارەی زۆری برد بەڕێز عەبدوڵڵا جەمال مامۆستا عەبدوڵڵا جەمال کە لە ناو کووردا کەسی وامان زۆر کەمە ئەو خەریکەتی وامان بڕیاردا کە یەکێ لە سرودەکان مۆسیقای لەگەڵ نەبێ بتوانین بە سنج و درام و پاشان دەنگی پای پێشمەرگە کە بەیانیان لە مەیدانی مەشقدا ڕێژە ئەڕۆنیان سان ئەڕۆن بەوە تۆماری بکەین و کۆرس ئەویش کۆرس ئەمڕۆ ئەگەر جەنابەت بتەوێ کۆرس بێنی بۆ سرودێک پارەی دەوێ
ئیتر وایە کاکە دوایە کاری هوەریش وای لێ هاتووە خۆ کابرا بە بێپارە ناژی ئیمڕۆ هەرچەند هوەر بۆ ئێمە هیچ سەرفێکی نییە هیچ داهاتێکی نیە ئێمە بە هوەر نەژیاوین بەڵام بەرحاڵ هەر کەسێک بێت ژەنیار بێت پارەی دەوێت کۆرس بێ پارەی دەوێت ستۆدیش پارەی دەوێت ئێستا کورد لە جەنگێکدا کە لەسەر ئاستی جیهان قسەی لەسەر دەکرێت هوەر چ ڕۆڵێک دەبینێ بە تایبەتی سرود کە لە ئێستادا بەو شێوە ڕخنەی لێ دەگیرێت کە هەمیشە بۆ ناوخۆیی بووە لۆکاڵی بووە تا چەند سرود دەتوانێت پەیامی دۆسیەکانی ئێستا کورد بگەێنێ بە جیهان کێ دەتوانێت ئەمە بکە من پێم وایە دەورێکی زۆر گرنگی بینیوە نمونەت بۆ دێنمەوە ئەو کچەی کە لە ئینتەرنێتە چەند دێڕی بچووک بۆ کۆبانی ئەڵێ هەموو دنیا چاوی لێکات هەموو دنیا دیتی ئیشی باش دەکرێت یانێ لە ناو هەموو حزبەکانەوە لە پێکاکاوە بگرێت تا ئەگاتە پارتی و یەکێتی و کۆمەڵە و دموکرات و هەمویان تێکۆشان هەیە ئیشی باش دەکرێت بەڵام پشتیوانی نییە سپۆنسەرێکی باش نییە ئەرزم کردی هوەر پارەی دەوێت ئەگەر تورکیە چل فلیمی هێناوەتە سەر ئەکرانی تەلەڤیزیۆن یەکێ لە فلیمەکانی کە ئەوەی سوڵتان پێڵێن حەریمی سوڵتان باشە هەر تەنیا حەریمی سوڵتان خودی دەوڵەتی تورکیە وتی خۆیان ئەڵێن پڕ تێچووترین پڕ مەسرەفترین فیلم بووە لە مێژووی تورکیەدا ئەگەر پارەی بۆ دانەنێن چۆن ئەتوانێت هۆلیڤود داوای فلیمەکانیان کاکە سوئد داوای فیلمی تورکی کردووە پارە زۆر گرینگە ئەگەر پارەت هەبێ چۆنیەت کەیفەتی شتەکەت یان کارەکەت باشتر دەبێت پارەشت نەبێ ناچاری بڕۆی بە سازێکەوە درنگ لە شوێنەکە بە تەزیرێکی ئاسایی تۆماری بکەیت من پێم وایە پارە یەکەمین دەور دەبینێت باری ماڵی یەکەمین دەور دەبینێت بۆ باشی شت ئەرزم کردی تورکیە بە فلیم و بە گۆرانی و بە کەباب لە دەرەوە ناوی لە هەمووی دنیادا بڵاو بۆتەوە بە تایبەت موزیک لە هەموو ژەنیارەکان لە هەموو گۆرانی بێژەکانی باش هەر چوار پارچە کوردستان بپرسە بڵێ کام وڵات بە ئەندازەی تورکیە ستۆدیۆکانی باشن کام وڵات بە ئەندازەی تورکیە شارەزان لە تۆمارکردنی گۆرانی و لە ئیدیتکردن و هەموو شتێکیدا ئێستاشی لەگەڵ بێت زۆرێک لە گۆرانی بێژە بەناوبانگەکانی عەرەب و فارس و لایەنەکانی تر ئەڕۆن لە تورکیە بەرهەمەکانیان تۆمارەکەن چونکە بەڕاستی کارێکیان کردووە پارە مەسرەفەکەن دوو بەرابەر ئەو پارەیە پارە دێننەوە بەڵام ئێمە بەداخەوە بایەخ بەمە نادێن حەزبەکانی ئێمە بایەخ بەمە نادا هوەر لە لای ئێمە ڕێزێکی وای نییە جەنابەت ئێستا ئاماژەت بە شتێکی باش کرد باشە ئاماژەت بە جەمال عەبدولناسر کرد کە چۆن پەنای بە دەنگی کەلسوم بردووە چۆن کاتێک کلینتۆن بوو بە سەرۆک کۆمار مایکل جاکسۆنی هێنا هەر لەباری معنەویەوە هونەرمەندێکی هێنا بۆ ئەوەی کە ڕێزی زیاتر بێت دەنگی زۆرتر بێنێ کاکە لە لای ئێمە ببوورە لەگەڵ ڕێزم ناوی کەس نابم ئەڵێ ئافلانە کەس بانکەن قاپێکی عرەقیش بێنن با ئێوارە لەو چەمە دانیشتن ئەوە ڕێزی هونەرە قەت بان کراویت بۆ پێی ئەزمونێکی دوور درێژت هەیە لە بواری سروددا قەت بان کراویت بۆ ئەم قۆناغی ئێستا سرودێک بڵێ نەخێر هیچ کەس پێ نەوتم ئەوەی کە کردومە من خۆم کردومە ئێستا دوو سرودم و کاتی خۆی کۆن لە پرۆگرامەکانی پێکاکا داوتووە باکوور باش و ڕۆژەڵات لەگەڵ بژین گەریلا ئەوە داوام لەوان کردوتم ئەم سرودە کۆن من وتومە ئێستا تۆمارەکەی باش نییە دەنگەکە باش نییە ئەمەوە تازێ بکەم وتیان بەسەر چاو فەرم و کەسیان پێ ناساندم ئەوە تا ئێستا خەریکی تۆماری ئەوم کەچی من لێرە چوومە چەند تەلەڤیزیۆن پێم وتنوتم بابە من ئەوە دوو سرودم هەیە سرودەکان تازەن هۆنراوەکە کۆچ کردو کاک شێرکۆبێ کەس دیویەتی کاک عەبدوڵا پەشێ و دیویەتی کاک ئەحمەد محەممەد و کاک ڕەنج دیویەتی هۆنراوەکان زۆر جوانن ئاوازەکانیش ڕێک و پێکن بەڵام وەختی جوابت نەدەنەوە چی بکە خۆم مەجبور بووم لە چەند بەڕێزێک پارەی بۆ پەیدا بکەم یا قەرز بکەم بۆ یەکە تۆماری سەبارەت بە پەیامی سرود ئەگەر ئێستا دۆسیەکی وەکو شنگال وەکو قۆناغی ئێستای کۆبانی سرود دەتوانێت چ پەیامێک بگەێنێت بە جیهان کێشەکە زمانە یان نەبوونی ئەو پارەی سپۆنسەرە وەک خۆ دەڵی من پێم وابێ سپۆنسەرەکەی ئەگەر بەڕاستی ئێستا بەداخەوە عەرزم کردی بمانەوە نەمانەوەی حەزبەکان و تەلەڤیزیۆنەکانیان ئەگەر ئەوان هەست بەوە بکەن کە چۆن کۆبانی ئاوەها دەنگی دایەوە بە پشتیوانی لە کۆبانیش ئەگەر ئیشی باش بکرێت
نەک پاشاگەردانی ئەوەی کە ئەتوانێت سرود بڵێ ڕاستە ئێمە ئێستا چوینە تەمەنەوە بەڵام هەر ئەتوانینەوە کارە بکەین هەندێک گەنجیش پەیدا بوون کە ئێمە تەئیدیان بکەین ئەوانش ئەتوانەوە کارە بکەن بەڵام بەڕای من ئەگەر پارەی بۆ دابنێن پشتیوانی باشی هەبێ ڕێک و پێک مەسرفی بۆ بکرێت من پێم وابێ بەڵێ ئەتوانێت دەنگ بداتەوە ئەتوانێت زۆریش بە ڕێک و پێکی ببێت بە پشتیوانێکی هەرەگەورە هەتا ئێستا سرود بووە هەتا ئێستا گۆرانی شۆڕژگەریەکانمان بووە هۆنراوە شۆڕژگەریەکان بووە کە پشتیوانی شۆڕشی کوردستان بووە شۆڕشی کوردستانی ناسیوە ئەرزم کردی کاتی خۆی دەنگی شوان و حەمەجەزا و ناسر و کاک نجمۆ ئەمانە حەشریە کرد کاکە گیان هەر لە ڕەوەکەی کوردستان نابزان سرودەکانی ناسی ڕزاسی چی کرد ئێستاش سرودی زۆربەی تەلەڤیزیۆنەکان هیکەن چاوی لێ بکەم زان هیکەن بەڵام نازانم بۆچی بەداخەوە ئەماوەها ئیهمال کراوە ئەمە پەیوەندی بە قۆناغی ئێستای بەتابەتی باشووری کوردستانەوە هەیە کاک ناسر یعنی چوارپارچەی کوردستان قسەکانی تۆ بۆ شێوێ دروستن بۆ هەمووی وایە من پێم وابێ لە باشووری کوردستان وایە ڕۆژهڵاتی کوردستان خۆ حاڵی معلومە ئەوە حەزبەکانمان پارچە پارچەن وەزعیان شڕە نەیانتوانیوە هیچ فکرێک بۆ داهاتووی کوردستان بکەن پێکاکە وەزعیان باشە ئەوان ئیش دەکەن بەڵام لە باشووری کوردستان کە ئیستا جێگای دڵخۆشی هەمومانە و نووری چاومانەوە ئەبێ وەکو خوێنی لەشمان وەکو بوونمان بیپارێزین کەچی بەداخەوە کەم بایەخن بەرامبەری یعنی لە ڕۆژئاوا کانتۆن هەیە ئێستا لە باکوور ئێستا زمانی کوردی بەکاردێت وەکو ڕابردوو نییە بۆ تەنها چاو لەسەر باشوورە لەبەری باشوور حکوومەتی تێدا هەیە حکوومەت دەتوانێت ئەم سپۆنسەریەتیە بکات وە خۆ دەڵی ئێمە ناتوانین من پێشتریش وتومە و نەترسانە ئێڵێمی ئەسەن ئەوان لەگەڵ ئێمە بەراورد ناکرێن ئێمە ناتوانین لەبەر یەکیان دابنین پێکاکە شتێکی دیکەیە پێکاکە پەروەردەی هەیە پێکاکە ئەوان تەنزیمیان هەیە بەڵام بەداخەوە سرودی شەر وایە بۆ هەموو شتێک وایە ئەوەی من بەوانم وتوانیان وتوانە کاتی خۆی ئێمە ئیشە باشەکانمان لەوێ دەرکەوت بەبەستم کاری شۆڕژگێریە یەکەمین تەلەڤیزیۆنە کاکە کە دامەزرا هەرچیکیان پێ بڵێ بەڕاستی ئەگەر بایەخی ئەوەی هەبێت بڵاو بکرێتەوە ئەوان ئەیکەن ناڵێننا ئەوان هەموو شتێکەکەن تێدەگەی بەڵام دیارە گەنەکار نین هەروە بە خۆڕا پارە خەرج ناکەن ئەرزم کردی من باسی ناکەم لێرە بە دەفتەر چەندین دەفتەر خەرج کراوە بۆ سرودیوە کە بای هیچ نییە ناویشی نابم و ئەشزانم چەندی تێدا مەسرف کراوە لە کاتێکە ئەو سرودەی کە من دەمەویست تۆماری بکەم هەردوو سرودەکە دوایش دێتە دەرێ هەمووی 50 وەرەقەی پێویست ئامادە نەبوون چەند هونەرمەندان خۆیان بەرپرسیارەتی ئەمە هەڵدەگرن کە هێم هونەرمەند چی بکە کاکە گیان بم بورە کاک شۆڕژ لەگەڵ داوای لەبوردن ئێمە چی بکەین والله پێم عیبە من ئەمە باسەکەم هەتا چەندین جار من ئەوەندە ئەوەم باس کردوێتە خۆم شەرمەکەم وەختێک من دوو سیدیم بڵاو کردەوە دوو سیدیەکە هەردووکی نزیکەی 100,000 دلاری تێچوو هیچی نەهاتەوە ئاوا گروپ ئەڵێ هیچی نهاتۆتەوە ئایا سیدی ناسی ڕزازی لە سلێمانی لە ماوەی 2 ساڵە 50,000 نەفرۆشراوە کە $9 بۆ حساب بکەن حداقل لانی کەم 2 دەفتەر و نیو گەڕێتەوە من سرم لەمە دەرناچێ بەڕاستی کاکە گیان نییە پارە نییە خۆمان وەزعمان خراپە مەعاشمان بڕاوە مەعاش نییە لەکوێ ئەو کارە بکەین بەچی بیکەین ئەم هەمووە سیدی و کاسەتەی ئێمە ئەڕوا بە بەلاش کۆپی ئەکرێت خاوەنی هیچ شتێک نین وەزارەتی چی شتێ ناکات حتا ئێستا چیان داوە ئەوەی من لە بیرم بێ نازانم 7 ملیۆن بوو چەندێ بوو وەکو هەدێ داینی 7 ملیۆن چی لەکرێت چیەکرێ بە 7 ملیۆن کاکە گیان سرودێکی باش ئەگەر بە ئۆرکێستر سیمفۆنیەکی باشەوە بیکە یان بە فیلهارمۆنیکیشەوە بیکەی کۆرسێکی باش و ڕێکوپێکی بۆ بکەیت لانی کەم 2 دەفتەری پێویستە ئەوە ئێمە ئەیکەین هەژارانەیە ئەوەی کە ئێمە ئەیکەین ئەڵێن چارە نیە دوایە هیچ ناکەن با لانی کەم بڵاوی بکەینەوە بڵێن چی تەنها پرۆژەکانی تۆ ئاوان ئێستایان هونەرمەندی تر هەیە ئەم کێشەی هەیە ئێستا وەڵام کێشەی منە کێشەی کاک نەجمەدینە کێشەی زۆری تریانە نازانم بۆ شوان پەروەر ئەو نانی ها لە ڕۆنان لەولا نازانم بۆ ئەوانی تر نازانم بەڵام بەڕاستی لە باشوور وایە قسەکان وایە کاک ناسر بەو شێ کە جیاوازی هەیە بۆ وەرگرتنی پرۆژەیان کۆمەکردنی پرۆژە ئەوە هەبووە بۆ سرودیش بەڵێ هەبووە ئەومان بە چاوی خۆمان دیوە ئەو حیفمەیلە هەبووە ئیستاش هەیە بەڵێ ئەرێوەڵە حکوومەت دەبێت چی بکە بۆ ئەم بوارە من پێم وابێ ئەبێ بەتایبەتی ئەگەر لەمەشدا ئەمە قسە لەسەر ئەوە کراوە هەمیشە دەوترێک ئێستا دۆخێکی ئابووری هاتۆتە ئاراوە لە ئێستادا قەیرانێک دروست بووە حکوومەت دەبێت
ئەگەر وەک خۆ دەڵی سرود هێندە گرنگی هەیە حکوومەت ئەگە بیر لە گرنگی سرود بکاتەوە دەبێت چی بکات بۆ ئەم بوارە دەبێت وەکو جاران مەسرفی بۆ بکات کە ڕەنگە ئەو بیانویان هەبێت کە ئێستا قەیرانی دارایی هەیە جاران جیاواز بوو جاران مەسرفێکی وای یان تێچوونێکی وای پێویست نەبوو من پێم وایە یەک شت جاران بەس پێش قۆناغی ئەم جەنگی نە پێش خۆناخی جەنگا ئێمە کۆمەڵێک سرودمان ساڵانی 79 ئەوانە تۆمار کرد حەزەکەم ئەوە بزانن لە ساڵی 79 هەتا ئێستا من نەوەستاوم تەنیا گۆرانی بێژێکم وەک سلێمانیاڵێ ئەی بە پیا و باسی خۆی بکە کە 42 سرود و گۆرانی شۆڕژگەریم هەیە کە زۆربیان سرودن باشە وە نەوەستان بۆ ڕەفراندۆم بۆ هێرشی تورکیا بۆ کەرکک بۆ ژنان بۆ مناڵ بۆ ئەی پێمان کرابێ کردومانە من شتێکەیە حەزەکەم لێرەدا باسی بکەم ئەبێ دەسەڵاتی کوردستان حکوومەتی کوردستان حەزبەکان بەوە بگەن کە هونەر چ ئەعجازێکی هەیە نەگەشتون تا ئێستا هونەر چ دەورێک ئەگێڕێ نەخێر پێ نەگەیشتون یان پێ ئەگەن و وەڵام نادەنەوە من پێشتریش باسم کرد ئەرزم کردی وتم زیاتر لە 30 و چەند شۆڕشی کوردستان لە خوێندا گەوزاوە با بڵێن گۆرانی کوردی ئێستا نەڵێن سرود گۆرانی کوردی کارێکی کردووە کە زمانی کوردی نەمرد بە یارمەتی چەند شاعرێکی کورد خۆ پێشتر لەوان شاعر نەبووە بیت بێژەکان پێش شاعرەکانیشە بوون بیت پێش ئەحمەدی خانیشە بووە ئەوان ئەبێ بەوە بگەن کە سرود دەورێکی زۆر زۆر گرینگە بینێ لە پێشکەوتنی کۆمەلگا ئیستا نە تەنیا سرود من گۆرانی و موزیک بەگشتیڵێ هەر نەتەوەیەکی دنیا کە گۆرانی نەبوو خاوەنی ئەدەب و گۆرانی نەبوو بزانە ئەو نەتەوە نییە هەربوونی نیە لە دنیا کاتێک نەتەوەیەک زمانی هەبوو بزانە کە زمانی هەبوو زمانەکەی بایی ئەوە بوو کە قسەی پێ بکرێ ئەم نەتەوەیە بوونی هەیە ئەوان ئەبێ ئەمە بزانن کە هونەر ئەتوانێت دەورێکی گرنگ ببینێ بۆ پێشبردننی کۆمەلگا بۆ ناساندنی ئەو نەتەوەیە بۆ وریاکردنەوەی خەڵکەکە بۆ زۆر شتی دیکە باشە ئێمە بە هونەر ئەتوانین زۆر کار بکەین بە فیلم ئەتوانین زۆر کار بکەین بە فیلم ئەتوانین ئەدەب بەرینە ناو بنەماڵەکان بە گۆرانی و بە موزیک ئەتوانین مناڵی ئەمڕۆ پەروەردە بکەی بەداخەوەی هێشتا لە کوردستان پەروەردە غەڵەتە هێشتا لە کوردستان بڕێک لە پەروەردەکان پەروەردەی سەردەمی بەحسن پەروەردەیەکی دواکەوتوانەیە کە هەندێک لە حزبە ئیسلامیەکان لەگەڵ ڕێزم نەک ئەوەی کە دژی ئەو ئاینە بم من باسی ئیسلامی سیاسیەکەم پەروەردەیەکی دواکەوتوانەیان هێناوەتە ناو کۆمەلگای ئێمەوە ئێمە ئەبێ وریای ئەمانە بین ئەبێ ئاگامان لەم شتانە بێ بزانین کاتێک کە فلیمێک تۆ لە کوردستان ئەگەر بتانی دروستی بکەیت و کێشەی نەتەوەی کورد لە ناو ئەم فلیمەدا نیشان بدەیت بە شەرتێک بە مەرجێک تێچوونێکی وا مەسرفێکی وای بۆ بکەیت کە ئەم فلیمە بتوانێت بێ بە فلیمێکی جیهانی بۆ میلەتی کورد ناناسێنێ کاکە جیاواز لە موزیکی کوردی کە کامکارەکان ئێرە کەمتر کامکارەکان لە دەرەوەی ئێران و لە دەرەوەی کوردستان بە موزیک میلەتی کوردیان ناسان من کارم نییە ئیستا بە شخصیەکتەکان زۆرێک لە فلیم سازە باشەکانی خەڵکی کورد لەو لاو لێرە و لە هەر چوار پارچەی کوردستان کە لەم دواییانەدا دەستیان کرد بە دروستکردنی فیلم کارێکیان کرد بە فیلم نەتەوەی کوردیان زیاتر لە دەرەوە ناسان نەتەوەی کوردیان زیاتر پێش برد من پێم وابێ ئەبێ بەمە بگەن بزانن کە ئیعجازی هونەر چییە ئایا هونەر چ دەورێک ئەبینێ من پێم وانە ئەمانە نەزانن ئەزانن و پێشمانیە کوردستان ئەوەندە بار و دۆخی خراو بێ کە ئیستا مەعاش کەمەوە نازانم پارە نیە نەخێوانیە پارە زۆرە دەری ناخەن خەڵکەکە لێ قەومێ حەزب بێپارە نییە بەدەر لە پرۆژەی هونەرمەندان ئەوەی کە پەیوەندی بە چالاکی و هەڵوێستیانەوە هەیە لەبارەی دۆخی ئێستا ینی ناڕزایەتێک دەکرێت لە هەولێرە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان 30-40 هونەرمەند لەوێ ئامادە دەبن لە کاتێکدا کە باشووری کوردستان ئەگەر واز لە پارچەکانی تریش بێنین خاوەنی چەندین هونەرمەندە لێرەدا ئەوەی کە پەیوەندی هەیە بە هەڵوێستی هونەرمەندانەوە چی بووە لە ئێستادا دەبێت چۆن بێت ئەگەر پرۆژەشیان نەبێت ئەزانی چی بڕێ جار هەندێک شتەکەن بە حزبی سرف حزبی ئالم کاتەدا ئەوەی بەریوئینیشیان کرد بە حزبی و ئێمە نەچوین بەڵام لە ڕۆژی گیانی کۆبانەیەدا کە دەکرێت ینی کەس ئاگای لە چالاکی هونەرمەندان نەبوو لەناو خۆپشاندانەکاندا خۆپشاندانێکی ئاسایی بەڕێوە دەبرێت چالاکی و هەڵوێست لێردا ڕۆڵی دەبێت چی بێت آخر چالاکیەکە خۆتەنیا هەرەوە نیە خۆی ئێمە توانین گروپێکی لە بووە تاکە کەس من بەبەستەکەم ئەوەیە
بە شێوەیەکی ڕێکخراو نەکراوە دەنیا کاکە تاکە کەسی کار کراوە تاکە کەسی هەموو کەسە و کارێک کردووە بەڵام ئالم کاتەدا من پێم باشترە نەتەنیا من هەمومان پێمان باشترە کە ئیشەکە ئیشێکی نەتەوەیی بێ کێ دەبێت کۆیان کاتەوە دەسەڵاتی کوردستان دەسەڵاتی کوردستان ئێستا دەسەڵاتی کوردستان ناتوانێت یەکەتی هونەرمەندان بەڵام بەداخەوە یەکەتی هونەرمەندانیش خاوەنی هەڵوێستی خۆی نییە ئاکادمیش خاوەنی هەڵوێستی خۆی نییە ئەم حکوومەتی کوردستانش حکوومەتێکی یەکدەست نییە هێشتا لە نێوان یەکەتی و پارتیدا کێشە هەیە من پێم وایە هێشتا ئێمە نەمانتوانیوە ئەم حکوومەتە بکەین بە حکوومەتێکی نەتەوەیی یەکدەست چونکە پارلەمانێکی یەکدەستمان نییە بەداخەوە باسەکاتە ناو سیاست چی بکەنی تر بمانەوە نەمانەوێ لەشکرێکی یەکگرتومان نییە یەکەتی بەجیا یارمەتی ئەنێرێ پارتی بەجیا پێشمەرگە ئەنێرێ ئەمە باش نییە من پێم وابێ هەر شتێک دەکرێت ئەبێ لە ڕۆژی ئەمڕۆدا یەکگرتوو بین نەتەوەی بکرێت شتەکە بۆ کورد بێت ئەگەریش ئەتانەوێ هەر کەسێک لۆگۆی خۆی هەبێ هەر کەسێک حەز بکات بڵێ کە منیش بەشدارم دانیشتن لەسەری کۆبوونەوە بکەن با نەبێتە پاشەگەردانی با نەبێ بە کێشە بەڵام من پێم وایە کار کراوە کاری تاکە کەسی کراوە بەڵام کاری بە کۆمەڵ نەکراوە خۆ دەکرێت ئیستا جاران ئێمە وامان دەکرد لە هەموو خۆ پیشاندانەکانە لە هەموو مانگرتنەکانە ئێمە بمبەخشە لەگەڵ ڕێزم وشەکە خراپ ناکەم ئێمە ببووین بە زۆر ناژەن ئەچوین سرودێکمان دەگوت یا گۆرانیەکمان دەکوتیوە هاتینەوە ئەمە پێم وانە بتوانێت کێشەکە چارەسەر بکە ئێمە ئەبێ ئیشی گەورەتر بکەین ئالەم کاتەدا بەداخەوە نەتەوەی کورد میلەتی کورد حزبەکان یەکگرتو نین کێشەیان هەیە کاکە شیر و تیر لە یەکەسوون دێ ئەوە حاڵی ئەوان بێ حاڵی ئێمە چی بێت زۆر سپاس دەگەین سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەنابیشت بەڕێزان کاتژمێر سێ کورتەی هەواڵەکان دواتر پاشان بێگومان ڕاستەخۆی نارتی لەگەڵتان بەردەوام دەبێت ڕۆماڵی نارتی لەگەڵتان بەردەوامە بەخۆشی دا سپاس.